بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم بە خزمەتی وی عزیز و خۆشەویست شادمەوە ئایزان ئەمڕۆ لە شاری هەولێر پێشەنگایە کراوەتەوە تایبەتە بە دروستکردنی خواردن لێرەها جۆرەها خواردنی لێیە خواردنی کوردەواری و خواردنە خێراکانیش بابزانم هاوڵاتیان حەز بە چ جۆرە خواردنێک دەکەن ئایا خواردنە کوردەواریەکان تام و چێژ و لەزەتی زیاترە یان خود ئەو خواردنە خێرایانە و خواردنی کوردەواری دروستکردنەکەی زەحمەتە لە چاوەوەی کە لە چاو خواردنی خێرا و چەندێک خواز لەسەر خواردنی کوردەواری هەیە و بۆچی لە ئێستادا بەشێک لە خەڵکی دەڵێت خواردنەکان تام و چێژی جارانی نییە من دەمەوێت سەرنجی بەشێک لە وڵاتیان وەگرم ئێوە لەگەڵمانە بینەری بەرنامەکە من لە ڕێستۆران زیاتر خۆمان وا ئیش دەکەین کە ئەها وەکو کوردەواریانەی خۆمان بێ ینی کە دەستاوی دایکم و خۆمی تێدایە ینی پێکەوە ئایلەیەک ئیشەکەکە کەلانەیە ئەستورکە پەنیرە ناسکەنانە ئەستورچی بە قیمەمان هەیە ئەو شتانە لەگە خواردنە بینی چۆنە وڵا خواردن زۆرە خۆ من نەوسنم وڵا چ خواردنێک زۆر دەخۆی ئەمن کفتم لە هەمووی پێخۆشترە کفتەوە من لە 1990 خواردنی کوردەواری و 1970 جوجە خواردنەکان هەموو ئەوەی گۆڕایە ینی وەکو برەی سیستەمەکەی گۆڕایە یانی وەکو تەماتە وەکو شفتی وەکو خیار وەکو ئەو شتانە کەنێکەوەشی جاران مایە بەخوا زۆر عەزم لە ساوارە بە ساوار بەرداوامی زۆر عەزم لێ دەخۆم ئێستاکە هەموو شتە زۆرە لە خوای بەزادی بە دەری گوتی بەبێ شەحری و کشمیش نایخۆی بەبێ گۆژ نایخۆی ئەو تامەی جارانی نییە چۆنە لێرە ئامادەی والله من خاوەنی بەرگەرێتم دووەم ڕۆژە بەشداری دەکەین تۆ بەس شتێک لێرە بەشداری وەکو هەمبەرگرمان هەیە پیتزامان هەیە ئەو شتانەمان هەیە شێوازی ئامادەکردنەکەی زەحمەتە لە چاو خواردنەکانی دیکە یاخود ئاسانە والله زەحمەت نییە ئەوە فاسفودە بە زووترین کات حازر دەکرێت زۆر باشە جیاوازی لەگەڵ هەمبەرگرەکانی دیکەدا چییە ینی بۆ نمونە ئەو کاو براندەیە تو هەیتێت والله جیاوازەکەوەیە گۆشتی خۆمانەیە براندەی تورکیا خەڵتەی تورکیا هێناومانە لێرە تێکەڵاو دەکەن تامی فەرقی هەیە لەگەر ئەوانی تر ینی بە گۆشتی خۆمانە تامی خۆشترە بەڵێ بەڵێ زۆر زۆر فەرقەکە زۆر باشە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو خواردنانەکە ئێستا بە تایبەتی دەیخۆین تام و لەزەتی جارانی نییە بەڕای تۆ کارەکەی بۆ دەگەڕێتەوە والله ئەوە دەگەرێتەوە سەر کەسەکەی کە دروستی دەکە ڕبوونە خاوەنی مەتعەمەکە شێفەکە ئەوانەی کە دروستی دەکەن یعنی دەتوانی بە شێوەی باش بە شێوەی خراپش دروستیکەی بەس ئێستا بۆ نمونە بە گۆشتی خۆماڵی دروستی دەکەی سعرەکەی تۆزێک بەرز دەکەیەوە کابراڵێ ئەو چیە و سعرە بۆ سعرەیە بەس نازانی گۆشتی خۆماڵی گرانترە لەوانی تر ئێستا گۆشت خۆماڵی بە 15 ئەویت کە بە 6,000 7,000 گۆشتە خراپەکانی تر ینی گۆشتە خراپەکە بە 6,000 دەتوانی بە هەرزانتر بیفرۆشە بۆیە تامی نییە بەڵێ تامی خۆت حەز بە چ خواردنێک زۆر دەکەی وەڵا خۆم هەمبەرگر زۆر زۆر هیوایەتم بوو نەبێتە ڕیکلامێک ناوەڵا خۆم زۆر حەزم لێیە باش ئەی لە خواردنە کوردەواریەکان حەز بە چ خواردنێک دەکەی والله تامی کوردایم حەزی لە برنج و فاسوولێیە بەڵێ زۆر سپاس سپاسەکەم ئەمڕۆ هاتی بۆ پێشەنگای خواردن پێم بڵێ حەز بە چ خواردنێک دەکەی هەموو خواردنێکی کوردەواریم پێ خۆشە هەموو خواردنێکی کوردەواری پێم خۆشە خەڵکەکەمان فێری دابوونەرێتی خۆماڵی بکرێتەوە لەو خواردنانەی کە گەنجانمان و خەڵکمان لی تۆراوە لەگەڵ ئەو خواردنە ئاش بینەوە کللتوری ڕابردوو خۆمان بناسینەوە بزانین باو باپیرانمان ئەو خواردنە قەدیمانیانە خواردووە هەمویان تەندروست بوون هەمویان دوور بوون لە نەخۆشینەکانی ئێستا سەحەتیان زۆر باش بووە بۆ سەر و 100 ساڵ ڕۆشتون ینی هیچ کێشێکی تەندروستیان نەبوو ئێستا هەر خواردنی پێشکەوتوی ژەخۆین و هەر نەخۆشی شیر خەڵکەکە بۆیە بەڕای من هەموو خواردنێکی کوردەواری تام و چێژی خۆی هەیە ئەمڕۆ تۆ لێرە کە گەڕای ئەوەندە چەند خواردنی کوردەواریت بینی چەند خواردنی کوردەواری بە بەرچاو کەوت زۆر کەمە ڕێژەیەکی کەم ئەوەندەی بایەق بە پەتاتەی سوورۆکرااو دراوە بە ناوی فینگڵە و بە پیزا دراوە بە هەمبەرگر و ئەو شتانە دراوە کەمتر بە دۆڵمە دراوە کەمتر بە کەلانە دراوە کەمتر بە هەندێک خواردەمەنی کوردەواری وەکو دۆینە ئەو خواردنە وشکەکان دراوە من نەمبینیوە یان لی نەبووە ئەوەی کە من بینیومە زیاتر خواردنە حازرەکان ینی فاسفوتە بە چەندێک بە گرنگی دەزانی کە لەو پێشەنگیانە زیاتر گرنگی بە خواردنی کوردەواری بدرێت
لە ڕاستیدا حەقا بە هەردووتەبە چونکە جیلێکی گەنج پێگادە حەقیەوەی خواردنی کوردەواری بناسەوە بەڵام حەزیشی لە خواردنی ئێستەیە چونکە لە ئێستا ئیش و کار مەشغڵەتی ژیان زۆرە خەڵکەکە زۆرە چێتە دەرەوە ئیش و کاری زۆرە ماندووەکەیەتەوە پێی خۆشە خواردنێکی حازر و فەوری بخوات بەڵام پێویستیشە لەگەڵ خواردنی کولتوری کوردەواری و نەریەتی خۆی ئاشتی کەیتەوە بی پێی بناسێنین بزانی مەسەلەن باپیرەی من خواردنێکی خواردۆ بە ناوی دۆینەوە خواردنێکی خواردۆ بە ناوی کەلانەوە ئەمانە پێویستن بە بڕوای من پرسیارێکی تایبەت دەکەم لە ماڵەوە خۆ چەندێک گرنگجی بە خواردنی کوردەواری دەدەین من لە 1990 خواردنی کوردەواری و 100%یش گژوگیا خۆمەکو جاخۆرە گزانی بایەق زۆر بە گژوگیادەم لەبەرەوەی تەندروسترە تەندروسترە ینی نازانم وەکو بڵێن ڕەنگە حەز بێ زۆر حەزم لە گژوگیایە ئەی منداڵەکان چی دەڵێن لە ماڵەوە ئێمە هەمومان دایکم بە یەک شێوە فێریکن ئەوەی کە دایکم دروستیەکە لای ئێمە خواردنێکی تایبەتە زۆریش کوردەواریانە خواردنە خۆی سلام علیکم مادی نەبی بەخێر بێ بابێ باشی سەلامەت سەلامەتی بەخێر بێ یەخوا خەریکی چییەوە چی ئامادە دەکەن خەرچی کەلانەیە ئەستورکە پەنیرە ناسکەنانە ئەستورچی بە قیمەمان هەیە ئەو شتانە ئەو چۆنی ئازر دەکەیت چۆن ئامادەی دەکەی پێمان بڵێ کەلانە تەڕە پیازە چای دەکەم ئەستورکە پەنیریش پەنیری تێ دەکەم ناسکەنانی شەکرە ڕۆنە تەنک تەنچی دەکەم و بە شەکر و ڕۆن چەوری دەکەم عیب نەبیدای دەنێم و ئەش دەی برژێم ناسک دەبێ ئەستورچی بە پەنیریشمان باقیمەمانەیە گۆشتی تێ دەکەم پێت وایە ئافرەتانی ئێستا دەزانن بەو شێواز ئامادەی بکەن وەڵا هەیە بەس کەم ئەرێ وەڵا گرینگە بەو شێوازە گرنگجی بەو جۆرە خواردانە بدرێت شانازی بەو کەسانەوە دەکەم کە گرنجیان پێوەدەن شانازی بە ئافرەت دەکەم کە کاری دەست خۆی دەکات زۆر عادیە بە من ئافرەتەر ئیشێک بکاتن شانازیان سەر بەڵندی ئافرەت بایش بکە فەرقی ئافرەت و پیا و هیچ نییە بە من لە کاتی ئامادەکردنی تۆزێک هەز دەکەم کە گەرمات دەبی بەڵام خواردنەکەی کە ئامادەی دەکەی تام و لەزەتی خۆی هەیە زۆر خۆشە خواردنەکەی خواردنی کوردەواری هەموو دەمێ خۆشترە تا خواردنی ئێستا هەموو شتی قەدیمان خۆشترە دۆغەوە کەفتە ینی دۆڵمە ئەو شتانێک قەدیمان هەمووی جیاوگۆڵی قەدیمان هەموو شتێک خۆشە بۆ چاچکەی خۆشترە لێ خواردنی ئێستا خواردنی کۆن و کوردەواری خۆشتر لەوە ئێستا هۆکارەکەی چییە؟ تەندروستیشی باشترە بۆ تەندروستە هەموو شتی قەدیمان تەندروستە ئێستا ڕۆنمان نێ ڕۆنی خۆماندنا ڕۆنی خۆمانە لێ دەی بزانە نەخۆشی هەیە باشە خۆ هەمان خواردن کە جاران هەبوو ئێستاش هەیە بۆ دڵێن خواردنی پێشتر خۆشترە خواردنی پێش خۆشترە بە من بەڕای من هەر خواردنی قەدیم خۆشترە بەڵێ بێزگە لە خواردنە کوردەوارەکان چیت کە حەز دەکەی وەکو خۆت بیخۆی کفتە دۆڵمە دۆخەوە قڕاو ئەو شتانە زۆر خۆشە بە من ئەوانە کوردەوارینە منداڵەکانی خۆت فێر کردووە بەڵێ ئەویان هەموو شتێک دەزانێ هەموو شتێک خواردنێک دەزانێ ئەوانی دیش دەزان بەسکەم پانی دەکەی ئەو دەی برژێنی بەڵێ ئەوش خۆی دەزانێ بەس حەز ناکەم بە خۆم پان دەکەمەوە ئەو ئاسانترە بۆی ببرچێنی بەڵێ ناپاکردنەوە کە زەحمەترە بەڵێ ئەرێ وەڵای گەرماشە بەس چ بکەینەوە ئیشەکە ئەو هایە دەنا گەرمە یارتان هەیە لێرە بەڵێ کەڵک هاتووە لێتان بکرێت الحەمدولله ئەرێ وەڵا باشە لە خوای بەزیاد بێ من عایدی ئەوە مەدحەمی ئەو کەسە بووە لێرە پرسیار لێ بکە بڵێ ئەوە چۆن ئامادەی دەکەی شێوازەکەم پێ بڵێ بەڵێ زۆر وا دەڵێن ئەرێ وەڵە زۆر وا دەڵێن ئافرەت و پیاوی عنی دادەنیشن دەڵێ بزانم چۆنی چا دەکەی ئەمڕۆ تۆ دەبینم بە ناوی چێژی کوردەواری لێرە بەشداری بۆچی ئەم ناوت هەڵبژاردووە بۆچی بەم ناوە بەشداری پێشەچی بەخێر بێن ئێمە وەکو ڕێستورانتی چێژی کوردەواری پێمان خۆش بووکە فێستیڤاڵی خواردن نەکرێت بۆ ساڵی 2022 بێبەش نەبێت لە خواردنە کوردیەکان ئێمە شاتین بە خواردنە کوردەواریەکان شکۆزانیمان خەڵکێکی زۆر بیانی دێ لە ئەوروپی و ئەتر عەرەب و یان لە هەموو وڵاتەکانەوە خەڵک دێتە ئێرە چکە ئێرە پایتەختە و ئەجانبی زۆر لێیە تاچید بووین کە دێنە ئێرە و ئێمەش پێمان خۆش بە خواردنە کوردیەکان بێنین و زۆر پێمان خۆشە کە مەسەلەن میوانەکان دێن پێیان خۆشە و خواردنا نابینن مەسەلەن خواردنە کوردیوارکە وەکو دۆڵمەمان هەیە دۆڵمەی سپی سۆر کفتەمان هەیە دۆغەوامان هەیە یعنی خواردنە کوردەواری ڕەسەنەکانمان هەیە باشە بە چەند زۆر خواردنی کوردەواری بەشداریت کردووە ئێمە لێرە وەکووتم ئێمە کەلانەمان هەیە کەلانەی پەنیر و کەناڵی ئەتیادیمان کە بەزەی توشتی وایە لەگەڵ کونجی بریانیمان هەیە قەلیا قوڕاو دۆغەوا و کفتە دۆڵمەی سپی و سۆر
چی ئامادەی دەکا ئامادەکردنەکەی خۆم ئامادەی دەکەم ئەو من خۆم و دایکم ئامادەیەکەین ئێمە لە ڕێستوران زیاتر خۆمان وا ئیش دەکەین کە ئەها وەکو کوردەواریانەی خۆمان بێ ینی کە دەستاوی دایکم و خۆمی تێدایە ینی پێکەوە ئایلەک ئیشەکەکە کەس هاتووە بۆ ئێرە بیانی بێ خەڵکی دیکە بێ چای بە خواردنی کوردەواری کرد بێ تامی کرد بێ بڵێ تامێکی زۆر خۆشی هەیە بە تاچید یان ێستا پێش نەختێک هەندێک ئایل لە بەغداوە هاتبوون کە خواردیان گەڕانەوە یان ناتوتیان دەستان خۆش بێ شوێنتان لە کوێ مەدینەلاتان و زۆر پێیان خۆش بیان وتیانە خواردنا یەکەم جارە تامیکەن ینی بۆیان جیاواز بوو زۆر باشە لە خواردنە کوردەواریەکان خۆت هەموو خواردنە کوردەواریەکان دەزانی ئامادە بکەی یان چەند بەشێکی دەزانی ئەی چۆن بە تاچیدەوە من 8 ساڵەوە ئیشمە زۆر باشە خواردنی کوردەواری ئامادەکردنەکەی زەحمەتە لە چاو خواردنەکانی دیکە یان هۆکارەکەی چیە کە خەڵکی خۆمان کەمتر گرنگی پێدەدا وەڵی ئامادەکردنەکەی زەحمەتە یەک ئەوە دەوری هەیە و کەرەستەکانی لەوانەیە لە هەموو شوێنێک دەستیان نەکەوێت سەوەی لێ هاتووە و ئێستا تااقەتیان نییە بەعام کچی ئێستا بە ئەم خەڵکی ئێستا تااقەتی شتانی نییە هەر زیاتر دلیڤەری داواکە و لەم لاو لەو لاو ئێمە خەڵکێکی زۆر دێتە لامان بەتەمەن و بەتەمەنەکان دێنە لامان پێم سەیرە لەم بەتەمەنەکان دێنە لامان دەبێ گەنجەکان چی بکەن یان ئێستا خەڵکەکە تااقەتی لە حازرکردنەکەی نەماوە بە بڕایت و بۆچی کاتێک ئەمە باسی خواردن دەکەین بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی ئێستا تام و لەزەتی جارانی نییە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا بە 10 دقە ئامادەیەکەین ئەوە دەورەکەی دەبینێ کە پێشتر تو خواردنێک کە بەسەریە حازر کراوەتە فاسفود هیچ تام و لێزەتێکی نابێ ئەوە بەس ئەوەیە عەجەلە حازری کە من قسەیەکم شێفە ینی خواردنێک نفسی گۆشت کە بە نیو سعات لێنین کە بە سعاتێک لێنین تامەکەی فەرقیە نفسی گۆشت نفسی شەیتێدایە ئێستاش خەڵک لەبەر مەشغوڵیەتی ژیان بە عام وای لاتوە هەر غارە دەین هەومان ئێستا عەجەلە هەر فاسفودەکانە خۆنیان هیچ کەسێک تام و چێژەکەی ناکاوە گزارە باشە کە خواردنی کوردەواری ئامادە دەکەی هیچی بەداری ئامادە دەکەی چکە دەڵێن خواردن ئامادەکردن بەداری تامەشکەی هەیە وایە ئەو جاوە بە تاچید وایە ئێمە لەبەر لە ڕێستورانتی ڕێستانەکەشمان ناو لێریانی و شوێنەکانیە بەدار ئامادەی ناکەین بەڵام ئەگەر خۆم بچمە سەفر ئەروەڵا بەدار ئامادەیەکەم خۆشتر دەوێت ئەی چۆن ئەروەڵا بە تاچید خۆ چەندێک گرنگی بە خواردنی کوردەواری دەدەی وڵی زۆر باڵێ حەز بە چ خواردنێک دەکەی خواردنی کوردەواری وڵی زیاتر مەسەلەن بریانیە دۆڵمەیە کفتەیە کوبەیە بەڵێ زۆر باشە خۆت هیچ خواردنێک دەزانی ئامادەکەی ناوەڵا نەخیر زۆر باشە بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی ئێستا لە چاو جاران تامیۆک و جاران نییە ئەو تامەی نادەکە جاران خواردنەکان خۆش بوون چێژی خۆی هەبوو وەکو گەنجێک پێم بڵێ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە وڵی نازم بڵێم هۆکارەکەی چیە ینی هەز ناکەی زۆر خواردنەکان لەگەڵ پێشووتر جیاوازە تام و چێژ وڵی بڵێم سیانی ئەگەڵ بابرێن بەشێک لە خەڵکی دەڵێ ئە خواردنێکە جاران دەما خوارد خۆشتر بلەوەی ئێستا بە بڕایت و هۆکارەکەی بۆچیە ناسم ڕاستەکەی بەڵام هەر کابانەکان هەر کابانە ینی ئەگەر ناسم بڵێم چۆن ینی زۆر باشە ئەی لە خواردنەوەیدا گرنگی زیاتر بەسی دەدەی بە چایە بە قاوەیە وڵی حازم لە چای نییە بەس بەیانە نەیخۆم نە قاوەش حەسم لێ نییە ڕۆ چۆنە هاتووی بۆ پێشەنگای خواردن وڵا ڕێککەوت بوو باڵێ ئەرێوەڵا بەس حەزیشم لێ بوو لە دیعای بابرێن فەیسبوک و لە کەناڵەکان بینێ بووم حەزم لێ و سەردان بکەم و خۆشحاڵیش بووم زۆر باشە پێم بڵێ لەگەڵ خواردن و خواردنەوەی چۆنی وڵای خەریکە کۆنتترۆل بکەم خەریکە وەختێک هەندێک خواردن زیاد بەز ئێستا 1-2 ساڵە باشە ینی دەتوانم لەسەر خۆم کۆنتترۆلم پێش ئەوەی تێر بخۆم دەست هەر دەگرم پێم بڵێ حەز بە چ خواردنێک دەکەی وڵا زیاتر خواردنە کوردیەکان وەکو باڵێن وەکو وڵا وەلەو قورسی شە خواردنە کوردیەکان باورێن وەکو کفتە شفتە ماشەڵا ئەوەش قورسن بەس لەگەر برنجی بینم خۆش نییە برنجی بۆچی بینت خۆش نییە هەز دەکەم مەعیدەت ئەزیەت دەدا ئارەوە باشە لە ساڵانی پێشوو خەڵک گرنگی زیاتر بە چ خواردنێک دەدا لە پێشووترە بەڵێ
وڵات زیاتر پێش و ساوار بووە بابرین هەر خواردنە کوردیەکان بووە بەس بە زۆری زیاتر ساوار بووە بەهارانیش خواردنەکان بابرین وەکو کەنگر و کاردی و تۆرکە و ئەوانە خەڵک احتیمامی پێدا بەهاران ئەوانە زۆر دەخوری بەڵێ بەتاکیت هەم خەفیفیشن خواردنە سووکە و زۆر باشە خواردنی ئێستا وەکو پێشووتر تام و چێژی خۆی هەیە نەخێر لەبەرچی زیاتر لەبەر زۆری مەوادی چیمیایی شتیوای تێدا جاران تەبیعی بوو بەس ئێستا مەوادی چیمیایی زۆر بەکاردێ تامەکانی لەدەستداوە ئەمە هۆکارێکە ئەی هەز ناکەی زۆر خواردنی شتەکانیش هۆکارە بۆ ئەوەی هەز بە تام و چێژی نەکەین جاران بۆ نمونە خەڵک ئەگەر لە هەفتەیەکدا یەک ڕۆژ مریشی بخوارد بەیان دوو هەفتە جارێک مریشکەش خوارد بە ئێستا لە هەفتەی سێ ڕۆژ مریشی بەتاکید وایە بەتاکید تاثیر دەکا حتا خواردنە سوکەکانی باێ سەر شەقامیش ئەوانەی خێرایەکان دەبینی لا دەدەی لە فەکە شتەکە ئەوش تاثیر دەکا کە فەرق دەکاویش لەگەڵ خواردنی خێرایە چۆنی وڵا کەم زۆر کەم ئارێوەڵە چکە بەخۆم وا خەریکە حەزم دەی خواردنی کەمەوە کە دەشبینم لە شقام لە بازاڕۆوانە لا نادەم ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی هاتی بۆ پێشەنگای خواردن واللهی هاتین وەکو ئەو خەڵکی کە سەردانێکی پێشانگامان کرد شتێکی جوانە و خۆشە و بین لەگەڵ خواردنا چۆنە واللهی بەخۆم سوکەریم هەیە گەلک لەگە خواردنێ برادر نیمە حەز بە چ خواردنێک دەکەی خۆت واللهی خواردنی احتیادی کوردەواری خۆمان وەکو دۆڵمە وەکو دۆغەوە وەکو ئەو خواردانە باشە زۆر باشە ئەی لەگەڵ خواردنی خێرایە چۆنی کویانی خێرە ئەو خواردانەی کە بۆ نمونە وەکو پیتزای وەکو هەمبەرگەر ناخۆم برادر نیمە نهائیەن نه لەبەرچی واللهی تەبیعات من و ناچی زۆر باشە ئەی لە تام و چێژە خواردنی ئێستا وەکو جارانە ناوەڵە بۆچی دەبەرەوەی چکۆ خواردنەکان هەموو ئەوەی گۆڕایە ینی وەکو برەی سیستەمەکەی گۆڕایە ینی وەکو تەماتە وەکو شفتی وەکو خیار وەکو ئەو شتانە کەنێکەوەشی جاران مایە جاران تامەکەی نییە وەڵەوەشی جاران مایە ئەو شفتی زمانی هەفتایەکان و هەشتایەکان دەما خوارد لەگە ئێستا 100 فەرقی هەیە ئەو تەماتەوە ئەو ڕزقی پێشان حتمما برنج و ئەوانی تریش هەر وەکووە ویە خواردن ئامادەکردن بە کابانیش دەگۆڕێ طبعا نەدیکو ئەوانی پێشتر زۆر لێزان نەبوون لێزان بوون ڕوونەکەش ئەساس بوو لە دروستکردنی چێشت ڕوون خاستان ڕوونی ئێستاکە ڕوون نییە خاستن ئەو زەیت تا زەیت هەمووی هەر نەخۆشیە چەندێک بە گرنج دەزانی کە خواردنەکەش دەخۆین بە تەندروستەوە بێ ئاگادار بین کە چ خواردنێک دەخۆین وەکو کویانی ئێستا بۆ نمونە هەموو خواردنێک نەخۆین خواردنی زۆر چەور نەیخۆین ئاگادار بین ئاگاداری لاشەی خۆمان پێویستە ئەگات و عمرت گەیشتە چل لە بۆ 45 دەبی ئەتوو وەکو دکتۆرێک یان وەکو سعاتێک کو ئەبدو ئاگال لێ دەبی ئەوها ئاگال لە سەحەتی خۆت بی ئەگەر نەخۆت دوای تووشی نەخۆشی دەبی باشە مامە پرسیارێک دەکەم زۆر خواردنی شتەکان بە بەردەوامی وەناکە ئەو تام و چێژەی کە هەیە لە دەستی بداین بتاکید بۆ نمونە خەڵک جاران ئەگەر لە مانگێک یان چەند جارێک گۆشتی مریشتی بخوارد بایە مریشتی خۆمانە بوو کە دەی خوارد ئێستا کە ئەو مریشکە دەیخوا ڕەنگە لە هەفتەی 3 ڕۆژ بیخوا هەفتەی 2 ڕۆژ بیخوا ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی تام و چێژەکەی نەمێنێ ئەکید ئەساس یعنی سەبەبەکەی ئەوەیە ئەتو کە خواردنەکانی هەموو جارێ دووبارە دەبتەوە وەی لێ هاتیە تام نەکەی لە خواردنەکەی لێکە زۆر باشە خۆت هیچ خواردنێک دەزانی ئامادەکەی ئەمن واللهی برم چم ئامادە نەکردن ڕۆژێک داچی مدارە لە مارێ نەبوو بە خۆت دەزانی ئامادەکەی واللهی لە تەماتۆ ڕوونی زیاتر نازانم خواردنی ئێستا وەکو جاران تامی خۆی هەیە نەخێر لەبەرچی واللهی نازم مواد کیمیاویە چ پێشتر بە خۆڕای چتەکەەوە دەبوو مواد پێشتر بە تامتر خۆشتر بوو بەری تەماتەمان خیارمان میواتمە ئەم چتمان ئەی ئێستاکە ئەو خواردانەی کێ دەیڵێ لە بازار هەیە زۆریشە بەڵام بۆ ئەو تامەی جارانی نییە لەبەر کیمیاویەکەیە دەخێر دیارە بە کیمیاویەکەیە نازنە کەس نازانێت چیە هەتا هەموو خوا بە قەدیمن هەموو خواردنەکەمان تامی خۆشتر بوو ئارێوەڵتە مریشک ئەتا مریشەکەی ناولایلۆنی لە ئێستاوەکەی بەتامترە گۆشتە حیوانەکە هەم شتەکە تامی خۆشتر بوو نازان بە سروشتی هەنی بەوە گەورە دەبوو بە خۆڕایی ئێستا بە ماوەت کیمیایی زوو سەرع گەورە دەبی دروستکردنی خواردن بەدار جیاوازە لەوەی کە
بۆ غازێک کە ئێستا ئامادە دەکرێت والله ئەم نازم بەس شێوی بەداری شتم دروست نەکردیە بەداری دروست نەکرد نە ئەم دانە شتیمە لە گوندی بەس بە غاز دروستم کردیە بەس تەمحەن بەداری بەتامترە زۆر شتەیە بەس بەداری بەتامترە زۆر باشە ئەی زۆر خواردنی شتەکان بە بەردەوامی وا ناکاتن کە تام و لەزەتەکەی لەدەست بدە بەرێ وڵی نازم شتەکە زۆرە نازم چێ تام و لەزەتی جارینی ئێستا ماشەڵە بەحام نازمی خواردنەکەیە ئێستا ئەوکێ سوکەری مێدەی بەحام سوکەریێتە بەحام زەختە ئەوەندە خۆت دەپارێزیێر زەخت و سوکەری واز لێنانی دەبی ئاگاداری خۆ دیمانێ ئێ وڵی ئاگاداری خۆم هەموو خواردنێک ناوی بخۆی ناوەڵی هەموو لە حلمەکی سای هەناخۆم قاوەی تار دەخۆم ئێ بەس نازم لە توش دەبی ئەسبابەکەی چیە ئینە خواردنەکانە لۆ پێشتر حالم تەمەنی گەورە بوو زەخت و سوکەری نەبوو لۆ ئێستا نەخۆشی زۆرە هەموو خواردنەکانە واتە زۆربوونی نەخۆشیەکان خواردن خۆراک بۆ کار دەزانین ئادی خواردن ئەساسە خواردن ئەساس یانێتە نانمان نەرم و شلک بوو گەنم بوو خواردمان دەرەجەیەک بوو ڕوونمان دەرەجەیەک بوو ئێستا خواردنەکانمان کەچیدێ لێ نەخۆشینە عالەمەکە ئەی پێشتر نانتان بە تەندوری نەدەکرد نا بەس سێر و غاز دەم کردیم بەس بە سێر و غاز بەری ئەدی ئێستا وڵی ئێستاش لەمارەم هەنای تیری دەخۆین هەنایی تیری ئەرێ وڵی ئێستاش هەنای تیری دەکەین دەخۆین فێر بینە قەدیمە چ قەدیمە لێ ڕاتینە بەس ئاردی ئێستا لە چێ پێشتێ لە چێ باعکە ئێستا وڵی چکە چینە ئابەکە ئمە لە ڕێستۆران زیاتر خۆمان وە ئیش دەکەین کە ئەها وەکو کوردەواریانەی خۆمان بێ ینی کە دەستاوی دایکم و خۆمی تێدایە ینی پێکەوە ئایلەیەک ئیشەکەکە کەلانەیە ئەستورکە پەنیرە ناسکەنانە ئەستورچی بەقیمەمان هەیە ئەوشانە لەگە خوارد نابێنێت چۆنە وڵا خواردن زۆرە خۆ من نەوسنم وڵا چ خواردنێک زۆر دەخۆین ئەمن کفتم لە هەمووی پێخۆشترە کفتەوە من لە 1990 خواردنی کوردەواری و 1970 گژوگیا خواردنەکان هەموو ئەوەی گۆڕایە ینی وەکو برەی سیستەمەکەی گۆڕایە ینی وەکو تەماتە وەکو شفتی وەکو خیار وەکو ئەو شتانە کەنێکەوەشی جاران مایە بەخوا زۆر عەزم لە ساواریە بە ساوار بەردەوامی زۆر عەزم لێ دەخۆم ئێستاکە هەموو شتە زۆرە لە خوای بەزیادی بە دەری گوتی بەبێ شەحری و کشمیش نایخۆی بەبێ گۆژ نایخۆی ئەو تامەی جارانی نییە شتێکای خواردین هاتیینە شتێکی چاکە و ئینشاءڵڵا ینی هیوادارم شتێکی واز زۆر هەبی هەموو ینی ساڵانە دووبارە بیتەوە شتانە هەموو جبلێن زۆر باشە خۆت حەز بە چ خواردنێک دەکەی بەقورعان زۆر بەشتی کوردەواری کوردەواری ئەرێ وەڵا باشە لە کوردەواریە چ خواردنێک بە تایبەتی بەخوا زۆر عەزم لە ساواریە بە ساوار بەردەوامی زۆر عەزم لێ دەخۆم ئەرێ وەڵا جگە لە ساوار وەڵا دۆغەوات و ئەو شتان هەموو دەخۆم هەفتانە قوڕا و دۆغەوە هەفتەی ڕۆژێک دەیخۆی ماجی جارێک دەیخۆی ساڵی جارێک مانجی جارێک ئەوە دوو مانگ جارێک ئەوە ئەرێ وەڵا باشە پێ دوایە چەندێک خەڵک گرنگی بە خواردنی کوردەواری دەدا وەڵی ئێستا حالیان زۆر ئێستا زۆر باشە چی شتێک وای کردووە کە لە ئێستادا زۆر گرنگی پێ بدرێت بەخوای بلێم چی ینی نازام بەس خەڵک ئێستا زۆر بیهتەمان بەشتی کوردەواری داتن بەعام لەبەرەوەی شتی کوردەواری مەسەرەن وچی خۆمان نییە منی ئیستۆ بیتن تێک بچی ینی ئەکسپایر وەشتانەی نییە لە بە هەندێک باشترە ئەرێ وەڵا باشە لە ڕووی تەندروستیشەوە خواردنی کوردەواری باشترە باشترە 100 باشترە خۆمانە 100 باشترە بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی ئێستا ئەو تامەی نییە کە جاران هەیبوو باشە تۆ چی دەڵێ بالفعل دەڵێم وەیە تامی جارانی نماوە باشە چ شتە کۆکارە کە ئەو تامەی جاران هەبوو ئێستا نەمینێ هەما خواردن کە جاران هەبوو ئێستا زۆرتریشە جاران هەموو شتی خۆمان نەبوو ئەمە مەسەر مەبیر مندا بخۆمان ساوەڕمان دەکرد زۆر شتێ ئاوی تەماتی هەموو شتێک بخۆمان دەمان کرد ئێستەوە نییە هەموو شتێک دەکڕی حازرە حافزەی تێدا لە بە هەندی تامی نەمایە ئەوەیە بۆ کارەکەی هەندێ هیچ کەس نیە باشە ئەی زۆر خواردنی شتەکانیش یەکێک نییە لەوە کارەکان کە تام و چێژی خۆی لەدەست بدە نا باوەڕ ناکەم بەس یەک ئەوەیە شتی حافزە ماوەت حافزە پێیا بۆ لۆیە تامی جارانی نمایە و جاران خۆمان هەموو تامی خۆی هەبوو نەماڵ خۆت کابرا ساوار دەکرد هەموو شتێکی خۆت هەبوو ئێستاوە نمایە لە بەندی لە پێشوودا لە هەفتەی چەند ڕۆژ برنجتان دەخوارد وەڵی لەوانێ بلێم ئێستا بخۆم حالیان ئێستا هەفتەی ڕۆژێک دەخۆم بجمعان دەخۆم ئێستا حالیان بخۆم ئەی لە پێشووتر پێشتر توش نازم بە بیری بامان دەرێ داگۆ مانجێت جارێک بە لەوانێ دوو مانگ جارێک بی
جێژنە بۆ زاران وەختی خۆی ئەم نازانم بێرم پێم بڵێ لەگە خواردنا چۆنی بینێ چۆن لەگە خواردن والله حیب منێ لە خوای بەزار لەگەر هەم خواردنەسی برادرم زۆر باشە زۆرتر چ خواردنێک ئامادە دەکەی لە مارێ وڵی ترش و ساوارە ترش و برنجە دۆرمۆ کوفتەیە شفتەیە کوبەیە ئەوانە عنی چی سەرچی ئەوانەیە باشە خۆت وەکو خۆت حەز بە چ خواردنێک دەکەی بەخوای ترش و برنج زیاتر لە هەموو خواردنەچی بە سادەی بە سادەی کو دەخورێ ناوەڵا وڵا یان لەگە مریشیان لەگەر گۆشت حیوانی ئارێ وڵا کاچ زۆر باشە ئەو خواردانەی ئێستا هەمان تام و چێژی زارانی هەیە خورە ناوەڵە کاکە ناوەڵی ئێستا تام چێژی زارانی نییە باشە چ شتە کۆکار بووە وڵی نازانم هۆکارەکەی زۆریە ئۆکارەکەی چت خراپە قڕ بەدەی گوتی پێشان ترش برنجەکەدا تامە چی خۆی هەبوو نا بەخۆی ئێستا تامی زارانی نمایە ڕۆرە یعنی پێشتر ترش برنجە سادە تامی خۆی هەبوو ئەرێ بە خوددای ئێستاکە هەموو شتەش زۆرە لە خوای بەزیادی بە دەری گوتی بەبێ شەحری و کشمیش نایخۆی بەبێ گۆژ نایخۆی ئەو تامەی زارانی نییە نا بەخۆی ڕۆرە ئەرێ وەڵڵە ناوڵای تامزە خواردنی شتەکان یەکێک نییە لە هۆکارەکان کە تام و چێژەکە لە دەستدا بەرێوەڵی وەیە زۆرە وەچی زاران کەم نییە هەکەم کەم بخۆی ئێستان لەکنی خۆشببی کەمە دەخواتن بەس چووکە زۆر دەخۆی با بەرێوەڵەوە هۆکارەکە لەوەی زۆر کە زۆری دەخۆی باشە بە نمونە قوڕا و دۆغەوە ماجێ جارێک ئامادەی دەکەی ساڵی جارێک ئامادەی دەکەی یان گرنگجی پێ نادەی بە خدای ڕۆرە دۆغەوە دەکەم جار با برم نوانێ سارێ 3000 ئەو هالا قوڕاوی هەنازانم بکەم ئارێ وڵە قوڕاوی هەنا برا دۆغا وڵی لەوانێ سارێ 3000 ئەوە درست بکەم ئەرێ وڵە کاچم منداڵەکان ناڵێندا خواردنی کوردەواری پێشووترمان بۆ ئامادە بکە یان هەر حەز بە خواردانە ئێستا دەکەن بۆ خدای عەزێ ناکەن بەس دۆخە دۆغەوا دەوعا دەکەن ئەوهاجار بە وڵی عەزەوانە قەلی ناخە قوڕاو یان گەن مەکتا ئەوشتا ناوەڵا دەوعا ناکەن خواردنی بەداری دروست کردیە دۆرمەم پێکوراندیە ئەوها بچینە سەفرەشتیان لە مەزرعی ئەوها لە ئەوها کورە ئەو دۆرمەیە کە بەداری ئامادەت کردیا جیاوازە لەوەی کە بە غازی ئامادەت کردیا ئەرێ وڵی ئەی بەداری ئامادە دەکەی خۆشترە خۆشترای بەداری ئەرێ وڵی تام چ زەشکەی هەیە باشە لۆ خۆشترە با بزانم لۆ بەداری خۆشترە کوڕە نازم کاکە بەو دووکەر شتەی دەکورێ بەخوای بەتامترە یعنی تامی دووکەرەکەی نازانم بۆ پۆلیۆ شتەی ئەو حالە دووکەرەکەیە بەی سرحات دەکەی وڵی ئەجەم ئەوە دەزانم وڵی تاقیم لەسەر هەیە زۆر جار دەرمم بە ئاگری کوراندی وڵی خۆشترە ئەرێ وڵی چا ئامادەکردن بەدارێکی چاکەش بەداری خۆشترە چاکەش بەداری ئەرێ بەخوای ئەرێ بە چای بە سەماوی لێ دەنێ بە سۆ بێ بەناکە چینە مەزرعی لە سەمەقەرە لێ دەنێ زۆر تامی جوازە لەگە ئەوی مارێ زیاتر چ خواردنش دەخۆی وڵی لە مارێ ماستە و برنجە خۆشتارە دۆرمێ وانە دەخۆم دۆرمە باشە لە پێشوو کە لە ساڵانی ڕابردوو پێشووتر کە لەشت ساغ بوو گرنگجیت بە چ خواردنێک دەدا وڵی هەموو شتێک هەمووی شتێکم دەخوارد بەجستە نا باشە بەشێک لە خەڵکی دەڵێ خواردنی پێشووتر تام و چێژی خۆیە بوو بەتامتر بوو بەتامتر بوو لێستا لەبەر پێشتر بەتامتر بوو ڕون علەتی نەبوو نەخۆشی نەبوو تەماشی خۆشە یار خۆشە شی خۆشە شیوانێ هێرەیە یعنی وەچی ئەو خواردانە نییە کە ئێستا بە خێرای ئامادە دەکرێت وەکو پیتزایە هەمبەرگرە ئەوانە نەبووە وەختی ئەوە هەبوو ئەوە چیە دەیخۆغەوە پرخەنەیە بوو ساوار هەبوو برنج بەوان هەبوو ئێستا هەچ دەرێ هەیە باشە ئێستا کە خەڵک کەمترە خواردنە کوردەواریان دەخوا قەدیمەکان ئازیاتر دەخۆن بە جایرەکان نا باشە جایرەکانی ئێستا لەبەر چ ناخۆن ئەخر ناخوارێ لە بەوەی ناخۆن ئەدی ئافرەتە گەنجەکان دەزان ئامادەی بکەن ئەلمار خوایان ساوەزاچیان دەکەن دەخۆن ئەمڕۆ چۆن هاتی بێرە وڵای تر ئەموو بەنێ فستیڤاڵ هاتین لەگە خواردنا بینت چۆنە وڵا خواردن زۆرە خۆ من نەوسنم وڵا چ خواردنێک زۆر دەخۆی وڵای حەزم لە گۆشتە بە تایبەتی چ گۆشتێک وڵا گۆشت حیوان لە هەفتەی چەند ڕۆژ دەیخۆی وەرە وڵای هەفتە یەک جای خۆم بەس ئەگە خێزانەکە بیلێ زۆرترە خۆم غڵا قبول ناکڵێ خراوە بۆت باشە خواردنە کوردەواریەکان لەگەڵی برادەری وەڵاگی وەڵا ساوەرە ئەمە نیسکە ئەمە هینە بڕۆ هینە کفتەیە ئەی خوار وڵا حەزما لێ کفتەی چەند دەخۆی کفتە وەڵایی سیانە خۆم وەڵا مانجێ جارێک یان مانجێ دوو جار چەند
وەڵی لە هەفتەی یەک جای خۆم هەفتەی جارێک زۆر باشە بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی پێشووتر تامی خۆیە بوو وەکو ئێستا نەبوو ڕاستەکەی جاران خۆشتری لەبەرەوە کیمایی نەویتیا باشەکە ئەو پرسیارەم لەوەی کرد سرد لەقان لەبەرچی خواردنی پێشتر تامی خۆش بوو خەم نەوی خەفەت نەوی تایوارە قیشمانەکری لاک نەویمان ساوەری لۆبێوی برۆشوی ترخێنەی وە کوردی دۆڵمەوی وەترشەمان کرد تا ئێوارە عیشمانە کردی لاک نەویمان نەخۆشی نەوی خەفەت نەوی ئیسا هەرچیە خۆی نەقار و خەفەت و ئێستا هەرچی دەخۆی تامی لێ ناکەی نەوەڵا تامینێ تازە بۆ من چی من تەواو بیمە تازە دوای چی خی گەورە لە ساغت کە تەمەند درێژ بی ئینشاءڵڵا جاران کە خواردن تا ئامادە دەکرد بەداری بوو بەغازی بوو وەدار نانمانە کرد نانمانە کرد ئاشمانە کرد وە مەقاڵی قورت چایمانە کرد قورکاریمانە کرد خشتمانە و ڕیوە گشتی برێم ئەو هەموو کارەتان دەکرد خواردنەکەش تامی خۆی هەبوو ئەرێ بەخوا بێستانمانە کرد درەومانە کرد ئاومان لە وەشانە هاورد کولنەبی جاران کولنەبی مەشکەبی کوپەبی ئیساکە با پرسیارێکی بکەم حەوت ڕۆژ شایی بی ئەو ئافرەتە گەنجانەی ئێستا دەزانن ئەو خواردنە کوردەواریان ئامادە بکەن بڕۆنە ڕەخەفن هەرە خەفن خەفەتن بۆ پیاو ئافرەتی ئێستا خەفەتە بۆ پیاو ئەرێ وەڵا خەفەتە نازەکاتە بانیا هەوە کارت موبایل تاڵانیەکە وەڵا هەوە کارت بەشی ناکە زەلامی بڕێ دەرقەی دەمینایە وەڵا ئێوانە وەڵام من نێزیش لە پارچیناوەنەوە دێن ینی پێشانگایەکەش ینی وەنی برێم هەر لێرە دیتم ینی کە هاتینە پارچی لەگە خوارد ناچۆنی وەڵا خواردنم هەم خواردنش دەخۆینەوە زیاتر چ خواردنێک دەخۆی حەز بە چ خواردنێک دەکەی وەڵا خواردن ئەگەر بە حەزبی حەز خواردنی چەوەر خۆشترە خواردنی چەوەر خراپ نییە بۆ تەندروستیمان هەروەڵا خواردنی چۆر نەک بە شێوەیەکی زۆر بخۆی زۆر بەردەوام بەڵام خواردنی چەوەر خۆشترە ئەگەر بە خۆشی بی بەس ئیدی خواردنیش بەعام بخۆی خۆش هەموو خواردنێکی بخۆی کوردەواری بخۆی چەور بخۆی بێ چەور بخۆی پێم بڵێ دەمەوێت بزانم بە تایبەتی چ خواردنێک دەخۆی وەڵا من حەزم لە برنجە ئارە برنج لەگەر شلەکان بەعام ئەگە گۆشتی لەگەدا خۆشتریشە برنجەکە گۆشت لەگەی خۆشە ئارە ڕاستی ئەگە بە خۆشی بی ناو درد ینی بڵام زاریش بە دەبی ئاگات لە خۆبی لە سەحەتی خۆت ئارە لە هەفتەیەکدا چەند گۆشت دەخۆی چەند برنج دەخۆی والله ما لحفتي تقريبا 2000 برنجي هردا خما جزياتريش نبي قوشتي جوزا قوشت بعام زارو لك كفتي زارو لك برنجيا زارو لك دولمية باشا تسي خواردنێکی کوردەواری لە لای تو زۆر خۆشە ئەمن کفتم لە هەمووی پێ خۆشترە کفتە ئارێ وڵە باشە دوای پاش کفتەش قوڕاویش خۆشە نازم عالمات لەسەر هەیەیاننا باشە ئەو خواردنە کوردەواریانە هەمان تام و چێژی جارانی هەیە ئەمە بەتەمەنی خێزانەکەمە خواردنی خۆش لێ دەنێرێ وڵا کفتەمان دەرەجەیە کە ماشەڵڵا ئەوی خواردبی کفتەم لە هەمووی لە خواردنە کوردەواریەکان پێ خۆشترە زۆر باشە ئەی بۆچی بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی ئێستا تامی پێشتری نییە حتمان ئەگۆشتەکە ئەگەر ڕاستی دێ وەکو گۆشتی زاران تامی نییە لەبەرەوە گۆشتە لەوانەیە و حیوانی بەخێو دەکرێت بەشێکی زۆری لە دەرێ دێ وەکو زاران نێبرێ ئەو حیوانە ئەو ڕەوەڵی دەخوا ئەو جوێ بەتامەی دەخوا زۆر شتی دیکەی دەدرێتێ پڕۆتین دەدرێتێ نازانم ئێستا زۆر بەخێوکردنی ئاژەڵیش زۆر پرتوفێری تێدا بۆ وەکو زاران گۆشتەکەشی بەتام نییە باشە زۆر خواردنی شتەکانیش خواردنەکانیش هۆکار نییە بۆ ئەوەی تام و چێژەکە لە دەست بدا پێشتر لە ساڵانی پێشوو ڕەنگە لە مانجێ 2000 گۆشتان بخوارد بایە ئێستا بەلایانی کەم هەفتەی 2 ڕۆژ دەیخۆن حتمان هەموو خواردنەک ئەگە زۆر خوارد ئەو تامە لەزەتەی نامینێ ئەگەر گۆشتە ئەگەر خواردنەکانی کرێ بناوە ئەگە بیخۆی یان کەمتر بخۆی حتممە تامی زیاتر دەبی بەس بەعام ئەگەر سەوزەیە ئەگەر میوەیە هەمووی ئێستا ئەو
سنعەتە نوێیە چێنە ئەو بابەتانە ژیانی تاسیری کردیە ینی سەوزە تامی زارانی نەمایە میوە تامی زارانی نییە وەڵاو خەڵکە چی زاران ڕاست کەم دەی خوارد کە ئەوەندە کەم دەی خوارد تامەکە خۆشتر بوو زۆر باشە لەگەڵ خواردنەوەیە چۆنی بابزانم چای زۆر دەخۆی کەم دەخۆی ئارەڵم چاخۆرەوە مەسایەکزار زۆر دەخۆم باشە قەت لە گوندیا ژیاوی ئەمن بەس ئەو لێرم بەبیردێ بەس ئامۆزایەکان ئێستاش لە گوندی ماینە ژیان لە گوندێ بەنەسەر بەس لە ئاشنایم هەیە ئاشنایی زۆرم هەیە لە خەڵکی لەگە خەڵکی گوندی و کە ژیان کودە بەنەسەر چاکە دەمێ بپرسم خواردنی یان چات خواردووە بەدار چایدارت خواردووە ئەدیکو هەمان ئەو تامەی هەیە کە لە ماڵەوە بۆت ئامادە دەکرێت ناوەڵە ئێستا چایەکی بەداری لێ بنێ دارەکشی ئاگرەی خەفیفی هەبی سووکبی ئەو چایە زۆر دێمی چێشی زۆر بە تامترە لەو چای لەمارە دەسە غازی کوڵێنی زۆر تامی زیاترە بەخوای کوردەواریەکان بە زۆر مەسەلەن کفتە دۆڵماوانە زۆر دەخورێ باشە کفتە یان دۆڵمەوەکو خۆت دێڵێ کە حەزت پێ دەکەین لە هەفتەیەکدا چەند جار دەیخۆی بەخوای عەتمەن دۆڵمەکە زیاتر دەخورێ هەفتەی جارێکە دوو جارە ئەوها دەخورێ باشە ئەو دۆڵمەیەکە ئێستا دەیخۆی هەمان تام و چێژی جارانی هەیە بەخوای وەکو جاران بڵێ باشە ئەی بۆچی بەشێک لە خەڵکی دەڵێن تامی زارانی نییە جاران خواردنەکان خۆشتر بوون تامی خۆیان هەبوو خە دۆڵمە هەروەشی جاران دروست دەکرێت سا بەنسبەت خۆمان هەروەش جاران دروست دەکرێت بەس خواردنە کوردەوارەکانی قەدیم لەوانەیە فەرقی کردی کم مایە کای سانمایە لێرە ئەوەندەی گەڕای خواردنی کوردەواری بەبەر چاو کەوت بەخوای دۆڵمە و کفتەوانە بەرچاوی کەت زۆر بوون کەم بوون وەڵا یەک جێم دیت زیاتر چ خواردنێکت دەبینی بەخوای خواردن ئەنواعی هەیە ئەنواع خواردنی لێیە وەکو خۆت چەند گرنگجی بە خواردنی خێرا دەدەیت بەخوای خواردنی خێرا ئەمە کم بەڕاستی ئارێ وڵە چکامە شکارەکەمان ئەوە نییە برێ خواردنی خێرا بکەین ئەی چەندێک خۆت هەوڵە داوە خواردن دروست بکەیت وەڵا زۆر خواردنی دروست دەکەم بخۆم چ خواردنێک دەزانی بەخوای ئەنواعی دروست دەکەم بەس برنج نازانم برنج دروست نەکرد ئەگە ناوەکووەکان کە زۆرم دروست کردووە بەنمونە مەسەرەن تەشریب دروست دەکەم کەباب بخۆم احتیادی دەکەم شتەکان کە زۆریش لەمارە زاروێ بخۆم دروست دەکەم ئەگەر کەس لەمارێ نەبی مەعتەل نانە احتیادیم زۆر لە سەفران زاروێ بخۆم لەگە برادەران دەچم لەگەوان دەچم هەر بخۆم دەرم دەستمەکەنی بخۆم دەستی دەکەم عین دروست دەکەم شتەکان لەگەڵ خواردنا بینت چۆنە وڵا باش عیبی نییە باشە ئەرێ وڵا گرنگجی بەس خواردنێک دەدەیت وڵا کوردەوارەکەم بە عام خواردنی خۆشە ئەرێ وڵا بابزانم تۆ بە تایبەتی چ خواردنێکت پێ خۆشە وڵا کفتە خۆشە ئەرێ وڵا باشە چەندێک کفتە دەخۆی وڵا زۆر ئەگەر لە ماڵەوە ئەمڕۆ کفتیان ئامادەکردبی چەند کفتە دەخۆی وڵا دووە سێ هەشتشەوە ئەرێ وڵا باشە ئەو خواردنانەی ئێستا هەمان چێژ و تام و لەزەتی زارانی هەیە ئەرێ وڵا زۆر بیان ئارێ وڵا مایتیان کورداوارەکەم بە عام خواردنیان ئێستا خۆشە باشە بە بڕوایت و بۆچی بەشێک لە هاوڵاتیان بەشێک لە خەڵک دەڵێت خواردنی ئێستا تامی زارانی نییە بەڵێ وڵا هەیتی بەس ئێستا عالەم هەر خواردنی کوردەوارەکە بەکار ناین هەر ئەوان دەستکردەکان بەکاردەوانێ ئێستا هەر عملیەکان هیچ جارە بەکار ناینەوە باشۆکو خۆت چەندێک خواردنی خێرا دەخۆی خواردنە خێرانەیە کە دروست دەکرێت بە نمونە پیزای هەمبەرگەر ئەوڵەوانە ناخمانە ناوەڵە خواردنەوە نایخۆم پیزەوە شتانە ئارێ وڵا ئەی چەندێک بە گرنگی دەزانی هاوڵاتیان گرنگی بە خواردنی تەندروست بدەن هەموو جۆرە خواردنێک نەخۆن ناوەڵام جۆرە خواردنێک نەخۆن مەسەڵەن ئێستا سەجادا نا تەندروستە بزان تەندروستی باشترە وانە وەکو خۆت هیچ جۆرە خواردنێک دەزانی ئامادەکەی وڵایی ئامادە دەکەم ئەرێ وڵا وڵا برنج و مەرەگەوانە لە داوام ئامادە دەکەین ئارێ وڵا ئارێ وڵا وڵی تەمان خواردنی کوردەواری هەمووی بەتامە چێژێکی تایبەتی هەیە بەس لەناو خواردنەکان کفتم پێخۆشە دۆڵمەم پێخۆشە ئەمانە خواردنی قەدیمی خۆمانن خواردنێکی پرچێژن بەڕاستی باشە چەندێک بە گرنگی دەزانی خەڵک زیاتر گرنگی بە خواردنانە بدات تەمان زۆر بە گرنگی زانم ئەو خواردنانە هەم لە ڕووی تەندروستیەوە بۆ ئینسان لەشی ساغە بێ باشە بێ بەڵام ئێستا بۆ خۆ دەزانین لەبەر ئیش و کار خەڵک زیاتر ئەو خواردنانە بەکارێنە کە خێرایە تەمامانەش زیانی خراپە بێ زیانەکان لێکەوتەکانی خراپترن واتە دەبێت خەڵک ئاگادار بێت کە چ خواردنێک دەخوات
بەتاکیت دەبێت و خواردنی ئاماداکرێت لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی جۆری خواردنەکەەوە هەمووی خواردنی ڕێگە پێدرا و تەندروست باش بن بۆ یەک ئینسانێکی تەندروست دروست بێت. زۆر باشە. ئەو خواردنانە کە ئێستا دەیخۆین هەمان چێژ و تام و لەزەتی زارانی هەیە؟ بێگومان نەخێر بەشێکی زۆری نەخێر لەبەرەوەی لایەنەکانی وەکینەکە لێ بیبەر و کاری ئەمانە زۆر بووە زۆر تیفتیفە ئادرێ یعنی تۆ مەقسەد جاران برنجێکیانە کرد بەلەتکەنەوەکو و برنجش ئێستا برنج فەقیرە ئەنوا ئەشکال شتی تێکرێ هەرە لێ بۆم تیاتەقیوەتەوە هەزار و یەک خوارد ئەدەواتەکرێ بەبانیا ئەو تامەی خۆی لەدەست داوە تامە ڕاستەقینەکە بۆیە پێویستە ئێمە ئەم تامانە بگەڕێنینەوە سەر تامە ئەسڵەکەی خۆی تا چێژی زیاتری لێ ببینین. کەم خواردنی خواردنەکانی جوانەکە تام و چێژی تایبەت بەخشێت؟ بە بێگومان ئەو خواردانەی کە کەم بێ بە لەزەترە بێ بەتامترە بێ خۆشترە بۆ لەبەرەوەی بڕێکی کەمی لێ ئەخۆیت بەڵامگە خواردنەکە زۆر بێت بڕێکی زیادە خۆی ئەو کاتەش هەم لە ڕووی تەندروستیەوە زیانی دەبێت و هەم ئەو چێژەی جارانشی نابێ و ئەو چێژەش نابینی تۆ برنجێک چەند کەوتکێ بخۆی لەوەی قاپێک بخۆی کەمتر دەبێت و چێژی لەدەست دەداتن. لەگە خواردن نابێنێت چۆنە؟ لەگەڵ خواردن وەڵی باشە باشی باش عیبین یاخۆ باش بی حەز بە چ خواردنێک دەکەیت؟ وڵا عەدل هەموو خواردنێک هەموو خواردنێک ئەدی خواردنە کوردەواریەکان؟ خواردنە کوردەواریەکان هەمووی خۆشن هەموو بەتام پێشترێ بە تامبویانی ئێستا؟ پێشترێ و ئێستا خۆشترە لە پێشان ئێستا خۆشترە؟ چارەدارترە ئێستا خەڵک چارەدارترە لە پێشان ئەی بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنی پێشتر تامی خۆی هەبوو وەڵی ئێستاش خۆشە ئێستاش خەڵک چارەدار بووە خەڵک زانست پێرەزانت بووە پێرە ئەو بووە جۆرەها دەرمان پێدەکا. کاک شابان دەپرسم خۆت حەز بە چ خواردنێک دەکەی بە تایبەتی؟ وەڵی من هەر خواردنێک بێتە پێشم دەیخۆم جا خواردنەی تایبەتم نییە برێ خواردنی تایبەتم هەبی بەڵام ماسی بە دەرەجەیەک ماسی زندی نەک ماسی مردارەوە بوو. زۆر باشە. ئەی لەگەڵ خواردنی کوردەواریە چۆنی؟ خواردنی کوردەواری هەموو خواردنەکی کوردەواری دەرمانە لێ هەمویانم حەز لێە تەنها قوڕاوم نەخواردیتەوە. قوڕاوت نەخواردی؟ ئێستاش نازانم شکلیشی کووە قوڕاو. زۆر باشە. باسی ماسیت کرد ماسیەکە خۆت دەیبرژێنی یاخود بۆت ئامادە دەکەن؟ ناوەڵام من حازرە خۆرم خێزانم خوا لێ ڕازی بیتن زیاتر ئەو لە بۆ ئەوە دەکات حازر دەکاتن ئیمە تامیشم پێ هەندە خۆش نییە وەکو ئەوەی دەستاوی. زۆر باشە. بەگشتی خواردنی ئێستا هەمان تام و لەزەتی پێشووی هەیە؟ ناوەڵام جاران گندۆرت بەنانی دەخوارد گندۆرت بەنانی دەتخوارد پاستورکی دەتخوارد لە توابی سەر و پێت خواردیە خیار و نان دەخوارد لەگە ماستاوەکی زۆر زۆر خۆشتر بوو لەو خواردانەی کە ئێستا هەیە یعنی ئێستا هیچ خواردنەک تامی نەمایە. شتە کۆکارە. جارێت لە هەولێرێ ئەمن 25 ساڵیش دەبی گەسم نەخواردیە بەس دەکە لە کوردستان دەردەچم هەموو خواردنەکی دەخۆم و لە گیانم دەکەوی. باشە لەبەرچی؟ لەبەرەوەی فرتوفێر نییە لە دەرەوە ئەو فرتوفێرەی وەکو لێرە دەکرێت لە خواردنەکان بە زەبری بەهارات و بە زەبری بخوری لە گەست و لە هەندێک خواردنی دەدەن ڕقابەتی سەحی چاودێری سەحی تەندروستی تون نییە لەسەر زۆربەی مەتعامەکان لێ زۆر بجارکە چوویمە یەک جار چوویمە چیتر نەچوویمەوە. ئەگەر چاودێرێکی باشەبی خواردنی کوردستانیش دەخۆی؟ ئەگەر چاودێریەکی باشەبی چاودێری تەندروستی باشەبی لە کوردستان بەڕاستی خواردنی کوردستان لەسەر ئاستی جیهان بە تامترین بە لەزەترین و سوودبەخشترین خواردنە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بوو کەم ڕۆ هاتبوون بۆ پێشەنگای خواردن کە لە شاری هەولێر کرابەوە خەڵکێکی زۆر ئەمڕۆ لێرە ئامادە بوو هەریەکە و خواسی لەسەر زۆرە خواردنێک هەبوو بۆ بەگشتی خەڵک پێیان وابوو کە خواردنی پێشوو تام و چێژی خۆی هەبوو لەبەرەوەی کەمتر دەخورا و لە ڕێگای داریشەوە گەرم دەکرا و ئامادە دەکرا ئەمە وای کردبوو کە بە گشتی خواردنەکان تامی خۆیان هەبی و کەمتریش خواردنەکان دەخوران ئێستا کە خواردنەکان زۆر خواردنی یەکێکە لە هۆکارەکان کە تام و چێژی خۆی لەدەست بداتن تاتەوەرێکی دیکە و تاڵقێکی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.